35 ساڵە وەستانەوزاد بژێوی ژیانی لە سەر ئاگر و ئاسن پەیدا دەکات. تاکە کوورەچی کەلارە کە دەستی لە پیشەی کوورەچێتی هەڵنەگرتووە و بەردەوامە لە دروستکردنی ئەو کەرەستانەی لە دێر زەمانەوە گوندنشینان بە کاری دێنن بۆ کاری کشت و کاڵی. ئەزمونە زۆرەکەشی لەم کارە توانیوێتی وای لێ بکات کارەکانی ئاسانتر ڕابپەڕێنێ. 35 ساڵ زیاترە هەر لە مناڵیوە ئەم کارە پیشەمە و لەگەڵ یا ڕاهاتووم، لەگەڵ باوکمە شاگرد بوومە، لە تەمەنی مناڵیوە ڕاستی حەزم لێ کردو و خولای ئیشەکە بوومە لەگەڵ یا ڕاهاتووم. کارەکەی خۆشم خۆشەوێ بەڕاستی، هەرچەند کارێکی زەحمەتە، بەڵام بژێوی ژیانم دابینەکە لەخوا بەزای پێی ئەژین. بەڵێ ئەیخەمە ئاگر بۆ پێشەنی بەهۆی باشی و کوالێتی بەرزی ئەو چەکوش و داس و چەقۆ و داربڕ و ئەو کەرستانەی کە گوندنشینەکان ئێستاش پێویستیان پێێتی بەردەوام خەڵکی گوندەکانی گەرمیان بۆ پێداویستیەکانیان ڕووی تێدەکەن. ئەمە پێویستیمان زۆر ئەمە لە ئاوای ئەمە نەبێ ئیشەکەمان ئەم ئاسانە ڕوە، ئەم ئاسانە نەبێ ئیشەکەمان ناڕوە، بە قازمە ناکەن یا ئارزەکە سەختە، ئارزەکە کاچە، ئارزەکە بەردانە، ئەم ئاسانە پۆڵە سەفتی دەبابێ لە شکان نایە درەنگ کول ئەبن. ئیشەکە ئەم پیاویشتە زۆر مەزبوطەوە، ئێمە هەر معمیل ئەمین لای مچاکەکەین و بەڕاستی ئیشەکەی زۆر بەدڵمانە. داسەبین تەورداسەبین ئەم باریانە تێژەکەین، قازمە تێژەکەین، ئیتر ئەوەی وەسایلێک کە پێویستیمان پێ بێ لە ئاوای ئێمە ئەوە چاک دەکەین. وەستانەوزاد بۆ دروستکردنی کەرەستەکانی وەک تەور و داس و چەقۆ و خورمابڕ و خاکەناز و چەندین کەرەستەی دیکە سوود لەو ئاسنا پۆڵایەنە دەبینێت کە پاشماوەی فڕێدراوی ئۆتۆمبیلن. هەرێم جاف، کوردستان 24 کەلار.